ڕەچاوی ژیانمان بکەن. یادی 26 ساڵەی دامەزراندنی كۆمەڵەی كورتە باڵاكانی كوردستان لە شاری سلێمانی بەرز ڕاگیرا. لەژێر چاودێری و ڕێنمایەکانی تەندروستی یادەکەیان کردەوە و تاکە داوایان لە حکوومەت ئەوەیە کە هاوکاریان بێت. سەرۆکی کۆمەڵەکەش سوپاسی یەکێتی و هاوسەرۆکانی کرد کە هەمیشە پاڵپشت و پشتیوانیان کردوون. لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە، لەسەر دەستی هەڤاڵی خۆشەویستمان مامجەلال کراوە. یاسایەک من هەمەیە بە یاسا کار بکەم، بە چای بەزەیی سێر نەکرێم، بەڕاستی بە خێرپێکردن سێر نەکرێم. سوپاسی هەموو کەساتەکانەکەم، بەڕاستی هەموویان ناوکاری منیان کردووە. من لێرەوە بەڕاستی بۆ یەکەم لێرەوە سوپاسی پێزانینتانەکەم، سوپاسی خۆشەویست هەردوو ئافسەرۆک کاک شێرلاوە و کاک پاڤێڵ. دواتریش دکتۆر میران ئەندامی مەکتەبی سیاسی ئەوەی خستە ڕوو ئەوان هەمیشە هاوکار و پشتیوانی خاوەن پێداویستە تایبەت و سەرجەم چینی توێژەکان دەبن لە پێناو زیاتر خزمەتکردنیان. ئەمڕۆ پێمان خۆش بوو هەم بین پیرۆزباییشتان لێ بکەین وە دەرفەتێکیش بێکە پێتان بڵین ئێمە پشتیوانتان دەبین، هاتوین هاوکاری و وێبەستی هاوکاری خۆمان لەگەڵ ئێوە لەگەڵ کۆمەڵەکەتان نوێ بکەینەوە. دیارە ئەم کۆمەڵەیە من وای دادەنێم کە باڵابەرزترین ڕێکخراوە لە ناو ڕێکخراوە دیموکراتیەکان، ئەمەش بە کار و بە چالاکی هەمیشەییان بە ئیشە باشەکانیان بڕوا ناکەم هیچ ڕێکخراوێک هەبێ شان بدا لە شانی كۆمەڵەی كورتە باڵاكان. دیارە من فەزڵەکەی دەجێڕمەوە بۆ هەموو لێپرسرا و ئەندامانی كۆمەڵەی كورتە باڵاكان. خەڵاتی وەفاداری کۆمەڵەیە بۆ ئەو کەسانی کە پێشتر لە کۆتایی مەراسیمەکە ژمارەیەک خەڵاتی ڕێزێنان بەخشرایە سەرجەم ئەو کەسانی کە بە شێوەی بەردەوام هاوکاری خاوەن پێداویستە تایبەتەکانیان کردووە و لەو ڕێگەیەوە پشتیوانی خۆیانیان بۆ زیاتر خزمەتکردنیان دووپات کردەوە. لە یادی 26 ساڵەدا داوای کۆمەڵەی كورتە باڵاكان ئەوە بوو کە بەپی یاسا ماف و داواکاریەکانیان بەدی بهێنرێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.